بيك إخباري 200-300 دولار سعرك جرام بوا. دو ڕۆژە زۆرترین مشتومڕ لەسەر ئۆتۆمبیلی دروستکراوی وڵاتی چین لە هەرێمی کوردستانەیە. ئەمڕۆ بەڕێوەبەری کۆمپانیای توێتای عێراقی ئاماژە بۆ دەکات کە ئەوان داوایان کردووە بە فەرمی لە دەواازە سنووریەکان هاوردەکردنی ئۆتۆمبیلی توێتای چینی قەدەغە بکرێت. جا من ئێستا لە یەکێک لە پێشانگاکانی شاری هەولێرم دەمەوێت قسە لەگەڵ خاوەنی پێشانگای بکەم. کاک محمود سلااوت لێبێ، دەمێت پێم بڵێ ئەم دەنگ و باسە چییە؟ دوو ڕۆژە دروست بووە لە نێو سۆشیال میدیا بەڕێوەبەری کۆمپانیای توێتاش دەڵێت ئێمە داوامان کردووە ئۆتۆمبیلی توێتای چینی بە فەرمی لە عێراق ڕابگیرێت بەهۆی ئەوەی کە بۆ وڵاتە دروست نەکراوە. بەنسبەت ئەو قڵارە سەر ناگریتن لەبەر ئەوەی چەندان شتێکی وشتوتامان هەیە. ئەگەر ئەو قڵارە سەر بگریتن ئەوانش لە پاشان داوای حەق و مافی خۆیان دەکەن. ئێستا لەنەوەکو شەریکی AMG ئەو کاریدەکە کە ئەمیش بەس وەکالەتم تیجارەت بە لۆگۆیەکەم کرایە، ناتوان هیچ سارەشی ناتوان کەس داخل بکاتن، دەبی ئەم داخل بکەم. ئەو قڵارە سەر ناگریتن. ئێستا حالیان ئەوان دەنگویوە دەکەن کە مەسەل لە جنوب لە بەسڕای لە بەغدای تەنفیزکرایە هەتا ئەو دقەی ئەمن هەتا ساعات دووش قسەم لەگەڵ منفەزی بەسڕای کرد لەگەڵ گەمارەکان کرد هەتا ئەو دقەی تەطبیق نەکرایە. ئەو قڵارە تەطبیق نەکرایە چونکە تەطبیق بکرێتن لە مەسلحەتی فەقیری ناوێتن. ئەم ئێستا ئەو سیارە تازە بە 161 دەدا. ئێستا بازاڕ حالیان نەفەر هاتەکردن بە 163 وەرەقەی کڕیە. بەیەک ئیخباری 200-300 دولار سیارەکە گرام بووە. ئەوە کاریگەری هەبوو قسەی سۆشیال میدیا کاریگەریەکی زۆری هەبووە لە ڕووی فرۆشتن. یعنی من هەتا ساعات 2 لیقام هەبوو لەگەڵ تەلەڤیزۆنشکە 7 سیارەم فرۆشت بوو. ئێستا تازە گەیشتە 22 سیارەی بە ماوەی 3 ساعاتی. خەڵکەکی یەکجار زۆر ڕووی تێکرد لە ترسیەوەی گران نەبیتن، بازاڕەکە قۆڵەخکاری تێدا نەکرێتن. لەبەر ئەوەی بازاڕەکە قۆڵەخکاری تێدا بکرێت دوای فەقیر پێی ناکرێتن. ئێستا حالیان ئەو سیارە ئەمە تازە بە 161 فرۆشتی. ئێستا بازاڕ تەلەفۆنم کردیە 163 وەرەقەیە. باشە بەڕێوەبەری کۆمپانیای توێتای عێراق دەڵێت ئەم ئۆتۆمبیلانە تایبەت بە کەشوهەوای وڵاتی چین دروست کراون. دەکرێت ئێمەش بیر لەوە بکەینەوە کە توێتای بۆ عێراق دروست بکەین دۆستی ژینگەش بێ. بەڵام لە ئێستادا ئەو ئۆتۆمبیلانە پاڵپشتی کراونین لەلایەن کۆمپانیای توێتای عێراقەوە. ئوستاس ئەمن ئەو ئۆتۆمبیلە چینیانە لایەن چێ پاڵپشتی کراوە ئێستا؟ ئوستاس شەریکی توێتە لە سین ئیتیفاقی لەگەڵ شەریکی GAC کردیە هەتاوەکو توێتاکۆڵای شکلی ئەمریکی لێ بۆ تەجمیع بکاتن. مەبەستە ئەو کارەباییە ئەو کارەباییە بە هەمان شێوە ئیتیفاقی لەگەڵ شەریکە فاو هەیە لەبەر ئەوەی شکل خەلیزەکە لێ بۆ تەجمیع بکاتن. یعنی ئەوە عەقدە هەیە. ئێستا لە پاشان ڕێگە پێدراوە کە هاتوتە کوردستان لەگە ژینگەی لە پاشان لە مانجی 3 حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاست بات بە ئەوە حکوومەتی هەرێم بە دەوداچوونێکی بکاتن کە ئایا لە بۆ ژینگەی کوردستان دەگونجێتن یان ناگونجێ. حکوومەتی هەرێم هەستا مەهاندستێکی هینە ئەوەی کەوا سەرەکەی تەجمیع دەکات ئەوەی کەوا ئەوەی دەکاتن لەگەڵ نوێنەراتی کۆمپانیەکانی دانا لەگەڵ نوێنەری خۆی بەڕێوەبەری هاتووی هەولێر بەڕێوەبەری هاتووی هەرێم نوێنەراتی هەبوو لەو لیژنەی بە راپۆرتێک جوابیان داوە کە ئەو سیارانە لەگەڵ کەش و هەوای عێراق دەگونجێتن لە ڕووی گەرمی لە ڕووی شەچکاکە ئەمە فیدباکمان هەیە بدام لە پارلمانجی لە مانجی 2024 وەسایەکەی دەفرۆشن فیدباکمان هەیە. ئەمە ساڵێک و 6 مانگە ساڵێک و 7 مانگە فیدباکمان هەیە. هەتا ئێستا خەڵکە ئۆکەی خەبەری داینەوە. هەتا ئێستا کەس گلەی لێ نەبووە. هەتا ئێستا نەیگوتی مەچینەکەم لێت داتەوە نۆرمالی تێدەکەم مەچین لێ ناداتەوە. کەواتە سەرەکەمان عیبینی ئۆکتای 91 دەخواتن. هەموو سەرەکان ئۆکتای 91 دەخوات. تا کۆڵایەکە شێکاتیش هەر ئۆکتای 91. باشە کاک محمود دەتوانین بزانین بەگشتی لە ماوەی ئەو 2 ساڵە یان ساڵ و نیوەدا چەند هەزار ئۆتۆمبیلی چینی هاتۆتە عێراق بەتایبەت توێتای چینی؟ ئەمن داتایەکی فەرمیم لەکەن نیە بدەم ئەوەندە سیارە بەس بێ حەد و حساب هاتیە دەگاتە 50,000 ئۆتۆمبیل. ئەمن نادەم داتایەکی فەرمیم لەکەن نییە ناتوانم بە ڕسمی قسەی بکەم. بەڵام ئەمە گەتە مەشا بکەین تەنها ئەوڕۆ لەگە ئەو دەنگوی ئەمە 22 سیاران فرۆشتیە. دەبێ ڕۆژانی ڕابردوو چەند سیاران فرۆشتیەوە یان نا یعنی طلب بچی یەکجار زۆری لەسەرە خەڵک پێخەنی بوو کاکە خەڵک دەترسێ لەوەی گرانتر بێتن بۆ وا گران بۆ طبعاً خەڵکە دێتن دەبێ پێشوی گرانتر ببێ هەر ئەوە 300 دلاری هاتە سەرێ. ئەمە دوونێ بە 159 فرۆشتیە. ئێستا من ناتوانم بۆ سعری بفرۆشم لۆ طلبێکی یەکجار زۆری هەیە سیارەکەم نامێنێتن. ئێستا ئەگەر هەر بێ بە چەند دەیفرۆشی؟ ئێستا حالیان ئەمن ئاخر سیارە تازە لە پێش ساوی جەنابتان چۆ دەدێ بە 161 وەرەقەم فرۆشتیە. تەلەفۆنم لەگە بازاڕ کردیە بازاڕ 163 وەرەقەیە. باشە لە ئێستادا هیچ ئۆتۆمبیلێک دێتە عێراق؟ ئێستا حالیان بەڵێ هەتا ئەو دقەی